ئاژەڵێکی خۆشەویستە ینی هەموو کاتوەکو ڕەفیق وایە لەگەڵمان. ڕاستە تۆ خەریکی ئەسپەکەت و چاکردنی زیینوینەکەی بووی هی خۆتە مەسبە؟ ئەرە وەڵا لەخوا بەزیادی لەخوا بەزیاد ئەوترێ هەرکەس ئەسپی هەبێت ینی وەکو ڕەفیق وایە لەگەڵیا وەڵا ڕاست تام و چێژێکی تایبەتی هەیە ینی جیاوازە لەگەڵ ئاژەڵەکانی ترەوایە وەڵی ئەزانی چۆنە ئەگەر چۆنەڵیتانت بێ نازانی بەڵام کە هەدوو ینی نازانم چۆن وەسفیکەم ئاژەڵێکی جوانە ئاژەڵێکی خۆشەویستە ینی هەموو کاتوەکو ڕەفیق وایە لەگەڵمان. ڕاستە بەڕاستی زۆرم خۆشەوی و لە مناڵیشەوە هەر هەم بووە پێش من باوکم هەی بووە دوای باوکشم تەنها خۆم لە کوڕەکانی ینی خۆم ئەسم هەبوو هەرپەرم پێدا و بەدەماژی وازی لێبێ ماشەڵڵا شتێکی جوانە ئەمە جۆری هەیە ئەمە جۆری چییە؟ وەڵی جۆری زۆرە ئەسەبیتە کوردی و عەرەبیە و ئێرانی و کوێتیە و عەرەبی چەند جۆرێکی هەیە ئەمە عەرەبیە واهووی پێڵێن واهوو بەڵێ واهووە ڕاستەکەی بۆم باسکەی تۆ ئەناسێتەوە لەگەڵ مەسە براکان تا لەگەڵ ئەوانی تراکە تۆ بەردەوام لەگەڵ یابی بەڵێ زۆر زۆر ئێستا من ڕۆژانە لەو دەشتەکە ئەی بەسمویا لەسەر ئاخوڕە ئەگەر توینی بێ یا برسی بێ لە دوور و یعنی جۆرە دەنگ بیا هەستکا من لەو نام ئەحیلێنێ بانگمەکە بەڵام ڕەنگە کەسێکی تر ببینێ زۆر گرنگی پێنەدا حتا لە سوارێکەشە لە سوارێکەشە زانێت توی زیاتر لەگەڵ منە چونی هەڵسو گوتم لەگەڵا کردووە لەگەڵ منە شارەزاتر ینی لە سوارێکەشە فەرقی هەیە لەگەڵ کەسێکی ترە لە گوندا ئەسپ و ئەوانە پێویستە بێت ینی بۆی شوکاری ئەوە وڵی ئەسب جگە لەوە شتێکی جوانە و ئاژەڵێکی چۆنەڵی پیرۆزە و جوانە هەموو کاتیش پێویستە ینی بۆ لای حیوانە بۆ ناو سەیرانگا فستیڤالە ڕۆژانە بۆ جەوی خۆمانە یعنی بەعزە جارێک ڕاومان پێکرد بەڵام ئێستا سوپاس بۆخوا من سێ ساڵێکە وازم لە ڕازێنەوە ئەرەوەڵە دەستی چاوە خۆش من لە خزمەتدانە بەخێراتن دانەکەم یەخوا بەخێر بن سەر چاو یەخوا بەخێر حەزەتان کێشە